ئەنجومەنی باڵای ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکان ئەو ئەنجومەنە پێک هێنداوە ئێستا لە چەند ڕێکخراوێکی خاوەن پێداویستی تایبەت پێک هاتووە و ئەنجومەنەکە سەردانی چەند لایەنێکی پەیوەندیداریان کردووە لە پارێزگای سلێمانی. تەمان ئەنجومەنەکە لە پارێزگای سلێمانی و لێرەوە پێکهێنداوە بە ئومێدیەوەی کە سەرتاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە ئەو ڕێکخراوانی تریشکە لە شارەکانی تری هەرێمی کوردستانن هاودەنگ بن لەگەڵ ئەو ئەنجومەنەیە بۆ ئەوەی کە داواکاریەکانیان بە یەک پاکێج بگەنە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کە بتوانن لە ڕێگەی ئەوەوە داخوازیەکانی خاوەن پێداویستی تایبەتەکان دەستەبەر بکەن. ئێمە سەبارەت بە پێکەنانی ئەنجومەنەکە و ئایا چی کراوە لە ئەنجومەنەکەیەوە بڵێن وەڵامی لێپرساوانی حکوومەت و ئەو کەسانەی کە سەردانیان کردوون چی بووە بۆ ئەنجومەنەکە. ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانداری بەڕێز سامان حسێن لێپرساوی گشتی یەکێتی کەمەندامانی کوردستانمان کردو. کاک سامان بەخێر بێ بانیت باش. بەیانی ئێوە هەموو بینەران و بیسەران باش. کاک سامان سەرەتا بۆ ئێمەش و بۆ بینەرانیش بزانین ڕوون بێ لە لامان زیاتر زانیاریمان هەبێ ئەنجومەنەکە چییە و چۆن پێکهاتوو لە کێش پێکهاتووە؟ بەڵێ دووبارە سوپاسانەکەم. ئەم ئەنجومەنە ئەنجومەنی باڵای ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکانە حەو ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت کە پێگاتووە لە کۆمەڵی کورتەباڵەکان، کۆمەڵی ڕۆژ، کۆمەڵی تالاسیمیا، کۆمەڵی کەڕوڵاڵان و کۆمەڵی توانابەخشی مناڵان یەکێتی نابینایان و یەکێتی کەمەندامانی کوردستان تێدا بەشدارن، هەر هەمویان بە سەرۆکی ڕێکخراوەکان تێدا بەشدارن. ئەمە ضرورێتێک بوو، دەمێک بوو ئەوە ئەم ئەنجومەنە دروست ببووایە، چونکە بەڕاستی ئەم حەو ڕێکخراوە ئەچوونە هەر شوێنێک جیابەجیا تۆزێک نیگەرانی لای دەسەڵات و لای هەتا حیزب و کەرتی تایبەت و کەرتی گشتی دروست دەکرێت ناتون نازانین چون وەڵامتان بینەوە هەمووش داواکارەکانیان تقریبان هاوشێوە بوو بۆیە لەبەر ضرورەتی و پێداویستی خاوەن پێداویستی تایبەت و لەبەر مەسلحەتی گشتی خاوەن پێداویستی تایبەت ئەنجومەنی باڵای ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکانمان پێگەنا. هەمومان ئێستا لە سلێمانی ئەم حەو ڕێکخراوە کە خاوەنی زیاتر لە 50,000 خاوەن پێداویستی تایبەتین بە کۆی گشتی یەک دەنگین و یەک ڕنگین و یەک هێز و توانین کە ڕوبەڕووی ئەو ئەبینەوە کە بتوانین بەرامبەر بە هەموو ئەو لایەنانی کە ئێمە پێویستمان پێیانە و ئەوانیش پێویستیان بۆ یەکە ئارامی و خۆشگوزەرانی دروستکەن بۆ خاوەن پێداویستی تایبەت پێکەوە دابنیشین و پاکێجی داواکانمان کردووە بێشێک و بیانێنێ و سپاس بەخوا توانیمانە ئەو ئیشە بکەین و سەرۆکێکمانەیە سەرۆکەکە هەر سێ مانگ جارێک دەوریە لە ڕێکخراوەکانە ئێستا کاک عومەر جەبار سەرۆکایەتی ئەنجومەنەکە دەکات و هەر یەکێک لە سەرۆکی ڕێکخراوەکان ئەندامی باڵای ڕێکخراوەکەن و بەشێک بەڕێوە بن و توانیمانە لە ماوەی ئەم چەند ڕۆژەکەمەیە سەردانی جێگری سەرۆکی هەرێم بکەین کاک شێخ جەعفەر لە سلێمانی و داوای ئەوەی لێ بکەین کە بە زووترین کات سەرۆکی هەرێم ببینین و بەڵێنی پێداوی و سەردانی پارێزگاری سلێمانیمان کردووە و سەردانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکانمان کردووە کارزووتیار وەکو لایەنی یەکەم لە بەرپرسیارەتی لە ڕێکخراوە دیموکراتەکان و سەردانی کاک مەریوانی حاجی جەمالمان کردووە وەکو کەرتی تایبەت و نیازمان هەیە سەردانی بۆ نمونە کاک فاروق بکەین، سەردانی قەیوان بکەین، لایەنەکانی تر بکەین و سەردانی لەم هەفتەیە ئینشاءڵڵا سەردانی هەولێر بکەین لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزارەتی کار و چەند لایەنێکی تیژ لێ کۆ ببینەوە و پەیامی خۆمان بگەینین. کاک سامان ئێوە ئێستا بڵێن ئەم ئەنجومەنەتان پێگەناوکو خۆت ئەڵێ بۆی کە بە یەک پاکێج هەموو داواکاریەکان بگەن. ئەو داواکاریانی کە ئێستا هەنووکەی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان ضرورە ئێوە چییە کە گەیانتانە بۆ لایەنانە؟ بەڵێ داواکاریەکان دوو جۆرن. داواکاریەکە یەک ئیلاقی بە کەرتی گشتیەوەیەک حکوومەتە بۆ نمونە مەسەلەی موچەیە دامیکردنی ئامێرە یارمەتی دەرەکانە تەندروستیە ژینگەیە ئەمانە هەر لایەنە و ئەویش بڵاو بۆتەوە بەسەر وەزارەتەکانە ئەمە یەکێکە لە داواکاریە سەرەکیەکانمان کە خۆشگوزەرانی بۆ خاوەن پێداویستی تایبەتە. داواکاریشمانەیە وەختین وەرزین بۆ نمونە ئێستا وەرزی خوێندنە بەم حەو ڕێکخراوە زیاتر لە 1500 خوێندکاری خاوەن پێداویستی تایبەتمانەیە. چۆن بتوانین ئێمە پێکەوە پێداویستەکانیان بۆ دابین چۆن بتوانین لەگەڵ خوێندنگەکان قسە بکەین کار ئاسانیان بۆ بکەین چۆن بتوانین عەرەبانە و دارشەق و پێداویستەکانیان بۆ دابین بکەین چونەتە لای ئەوان وردە وردەوا خەریکین ئەیتر ئەمە داواکاریەکانە بەڵام لە کۆتاییدا ئێمە یەک ئامانجمان هەیە گەیاندنی پەیامی خاوەن پێداویستی تایبەتە و لە هەمووی گرنگتر بیرمان لەوە کردوێتەوە کە لە ئایندەیەکی نزیکە بە بەشداری مامۆستایان و
هەنێک لە حیزبەکان و هەنێک لە کەسایەتەکان و دەوڵەمەندەکان سنووقێکی زۆر گەورە دروستکەین لە سلێمانی سنووقی هاوکاری بۆ خاوەن پێداویستی تایبەت ئێمە هیچ ڕەبتێکمان نابێت بە سنووقەکەەوە لە دوورەوە وەستین بتوانین دەوڵەمەندەکان ماگانە بڕێک پارەی تێبکەن وەکو سنووقی شێرپەنجەی هیوا ئەوە توادر ئەم سنووقە دابش بکرێ بە یەکسانی و بە عەدالەت بەسەر ئەو خێزانانی کە زۆر پێویستیان پێ ئەو سنووقە لە ژێر سەرپەرشتی حکومەتە بێ ئەنی پێ وایە نەک حکومەت بۆ نمونە مەکتەبی ڕێکخراوەکان نوێنەریە بێت حکوومەت نوێنەری ئەبێت وەزارەتی کار چەند دەوڵەمەنێکە بنە ئەندامتیایە و مامۆسای ئاینی تیابێ و یەک دوو کەسایەتی بەناوبانگی شاری سلێمانی مەسەلەوانێک کە زۆر خەڵک خۆشەویستین ئەوانە تەکلیفیان لێکین ببن بە ئەندام ئەوان سەرپەرشتی بکەن ماگانە بۆ نمونە ئێمە لە سلێمانی 1000 ملیاردێرمان هەیە ئەگەر هەریکی 1 ملیۆنیشی تێکەن 1 ملیارەکە ئەم 1 ملیارە ئەتوانی هەموو مانگێک هاوکاری 1000 خێزانی پێ بکەین کە بۆ ئەوانیشی نیە و پێشیان خۆشە بێت و چەند کەسێکی زۆر باش هاوکاریان دەربڕێەوە بۆ نمونەلەوە کاک مەریوانی حاجەمال هاوکاری دەربڕێەوە کە لە من ئامادەم خەڵک ملیۆنی تێکرد من دەیتێکم کاک فاروقی مەلا مستەفا باماشەوە و کۆمپانیای قەیوان و خەڵکیکی زۆر کە هەمیشە هاوکار و دەستگیرۆی کەمەندامانی کردوواڵێ ئێمە ئامادەین چەند بێت خزمەتی ئەو سنووقە بکەین بەڵام بە پەردەوازایی نێن بۆ لامان بەڵکو هەموو ماگەکە بۆ نمونە مانگی تر وەرزی سەرمایەتە پێشەوە هەزاران خێزانی کەمەندام لێترێ نەوتی نییە ئەگەر بتوانین لە ڕێ ئەو سنووقەوە هەموو ماڵێک بۆ 2-3 ماڵ بەرمی لێنەوتی بۆ دابینی کەواتە تۆ ئامانجەکە و پێکاوە بۆ وەرزی نەک ئەمە بۆ هەمیشەی بمێنێتەوە باشە ئێوەکو ئەنجومەنەکە ئەم کارانی کە ئەیکەن یاخود ئەو سەردانانەی کە ئەیکەن کە کاتێک بەرهەمێکی ئەبێ و کاتێک مەسا حکومت بێتە پێشەوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانتان ئەنی ئەرکی ئێوە دوایی بە دوواداچوونی شەبێ ئەنی بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی شەکەن بە دڵنیاییەوە ئێمە خۆمان ئەو ئەرکە مەخسووتە سەر شانمان و دواتر ئەبێ ئەم چۆنەڵی بەرهەمەی ئەم ڕستقەی کە کۆ بکەینەوە و چۆن ئیشی لەسەر بکەین هەموو هەفتەیەک دوو جار کۆ ئەبینەوە لەسەر ئەو سەردانانە و ئێمە بۆ نمونە داوامان لە پارێزگاری سلێمانی کردووە کە کتابمان بۆ بک بۆ بەغا بۆ نەوت زۆر پێی خۆش بووە داوامان لە پارێزگاری سلێمانی کردووە لەگەڵ ئەو ڕێکخراوە بیانیانی کە هێنە شاری سلێمانی ڕێکخراوە کەمەندامەکانی پێ بناسیێنێ بۆی کە ئێمە بەشدار بین لە خول و دەورەکانە ئەمانە زۆر مویمن ئێمە بە دوواداچوونی بۆکەین وە کتابی بۆکەین و وازی ژنانی تاکو و نەتیجەیەکمان دەست دەکەوێت بۆ نمونە داوامان لە جێگری سەر و کێرم کردووە کە سەر و کێرم ببینیم کتابی بۆ ئەەکەین و ئەو وتی من بە ئامانەت و ئەیگەێنمە دەست ئەو داوامان لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان کردووە پشتیوانی ئەم ئەنجومەنە بێت یعنی بە تەکید بە دوواداچوونی ورد هەیە لە ئیشەکانە باشکان نامانێت پەرتەوازەیی هەبێت و بەڕاستی ئەمەش کاگڕن کوی گشتی لە مەسلحەتی خاوەن پێداویستی تایبەتە یعنی نیەتەکە ئەوەیە ئێمە بە یەک دەنگ بە یەک هێز و توانە و بە یەک ڕنگ بچینە بەردەمی ئەو کەسانە بڵین ئێمە ئەمە کێشەکەمانە و ئینشەڵا بەنیازین جەنابی کاقوبات ببینین هەرچەند ئەو هەمیشە برا و پشتیوانی ئێمە بووە پێویستی بە موعید نەبووە هەر کاتێویستی بێتمان دەرگای کراوە بووە بەڵام ئەم جارە بە ئەو ئەنجومەنە ئەچین دڵیان پێی خۆشە بۆ ئەوی کە ئێمە یەک بتوانین لە ڕێ حکوومەتیشەوە کۆمەڵی داواکاری گرنگ هەیە جێبەجێ بکەین باشە لەسەر و هەموو ئەم شتانەوە بێگومان چەند دەستگیرۆی خاوەن پێداویستی تایبەتخرێ کەمە بەڵام لەگەڵ ئەوەشە یەکێک لە ئەو داواکاریە سەرەکیانی کە ساڵانێکی زۆرە ئێوە هەتانە ئەوەژەوەیە کە ڕێژەی مەعیشەتانە ئەنیەوە نیە موچەیەک دابین کراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەمە بەرزکرێتەوە یعنی ئەولەوێتی کاری ئێوە ئەمە نابێت ئیش لەسەر ئەمە ناکەن ئێمە هەمیشە ئەوە یەکەمین داواکاریەوەمان بوو ئەوە یەکەمین کارەکانیمان بۆ کە کردومانە بەڵام ڕاستە دەیە ئومێدێک نییە بۆ زیادکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەت لە ئێستادا من پێم وانە حکومەت فیدباکێکتان وەرگرتووەوە لە حکومەت هەمیشە ئەمە هەبووە هەمیشە هەبووە کە زیادکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەت لە ئێستادا زۆر قورسە بەڵام چیمان کردووە بە هاوکاری وەزارەتی کار لە ساڵی 2013ەوە دەرگای کەمەندامبوون داخرابوو ئێستا 14,000 کەمەندام 14,000 کەمەندام کە دەرکرابوون ئەوانی کە بڵین پێویست نەبوون ئەوانی کە وفاتیان کردو ئەوانی کە لە دەروی وڵاتن ئەوانی کە ڕێژەکەیان نەگەشتۆتە ئاسی کەمەندام بوون کە لە لیستی چاکزە زیاد دەرهێنراون ئێستا 14,000 کەمەندامی نوێ ناونوزەکەن ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە ئەمە یەک خاڵێکی تر بە پێوەری تازە بە پێوەری نوێ وەرئەگیرە کە ئەمە لە 2013ەوە ڕاگیرا بوو ئێستا ئەم دەرگایە کراوەتەوە حالیان 14,000 کەمەندام وەرئەگیرە ئەمە یەک دوو دامیکردنی ئامێری یارمەتی دەرەکان
کە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە هەر ئێمە ئەم ساڵ نزیکەی 750 عەربانەمان وەرگرتووە لە شاری سلێمانی کەسێک نییە ئێستا پێویستی بە عەربانە بێ ئێمە نەیینێ بەڕاستی کە جاران کێشێکی زۆرمانە بوو لایانی تەندروستی ناڵین کێشەکان حەل بووە بەڵام زۆر فەرقی کردووە بەڵام ئەوەی کە زۆر مهمە وەکو جەناب دەڵی موچەکەیە کە موچەکەش لە ئێستادا زۆر قورسە حکومە بچێتە ژێرباری ئەوی موچەی کە مندامان زیاد بکە بەڵام پێشبینی ئەەکەین لە دوای وەرگرتنی ئەم 14,000 کەسە بتوانین فشار بکەین یا ئەم حکوومەتە بەرەو کۆتایی ئەڕوات بدەونەتێ ساڵی ئایندا هەڵبژاردن نەکرێت بەڵام یەکەمین داواکاریمان لە پەرلەمانی نوێ و لە حکوومەتی نوێ هەتاکو جێبەجێکرێ کە ئیتر بەڕاستی شەرمەیتر کە مندام لە 150,000 بمێنێتەوە عنیە بێمە کۆتایی پێبێت ینی ئەم 150,000 مە سوورەتێکی قورعانیە نەتوانی دەستکاریکەی ئەتوانی لە پەرلەمانەوە بە زەخت بە یاسا ئەم ڕێژەیە زیاد بکەین و بین بەسەر مەبەستی پرسیارەکەمەوە بۆ گەر خام پێداسی تایبەتێک موچەیەکی باشی هەبێ پێویستیش بۆ ناکات بڵێک بڵی هاوکاری ڕێکوە یعنی ئەمە خۆی ئەمە چارەسەری هەموو دەردەکانە ئەگەر من مانگی 500,000 هەبێ وەکو خاوەن پێداسێکی تایبەت هەم شەرمە بێم لە دەرگای تۆ بم بەڕاستی و دوایەوە ئەم سوڕێژ نامێنێت لەسەر ئەم وێنەیە نامێنێت لەسەر خاوەن پێداسی تایبەت کە سوالەکەین سوالی نەوتەکەن سوالی خرتاسی ئەکەن سوالی برنجەکەن ینی کاکە ئەمە سوال نییە خۆی هەرچەند کاگڕند لە هەموو دنیای مەسلەی بەخشین هەیە تۆ سەری یاریزانە نێودەوڵەتیەکان بکە بەشێک لە پارەکانیانە بەخشن بەڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەڕێکخراوە بەخشندەکان سەیری هونەرمەندەکان کە دوجار نازانێت سەرەوەت و سامانە چی بکە لێرەش دەوڵەمەندمان هەیە لێ من سەروەتەکەم لێ زیایە بەڵام پێم خۆشە هەموو کولایەنە ئاینیەکەم هەموو کولایەنی ئینسانیەکەم بزانم ئەم پارێم ئەگا بەکوێ بەڕاستی عنی بەڵام ئەگەر حکوومەت موچەکەم بک بە دوو ئۆنەش بۆ نمونە 300,000 کە کەمترین موچەیە لە هەرێمی کوردستان من دڵنیا دەکەمەوە یەک خاوەن پێداسی تایبەت نامێنێت داوای هاوکاری بکە بەڵێ کاک سامان ئەنجومەنەکە بۆ خۆی کارێکی یا هەنگاوێکی باشە بەڵام پێدوانێت لەوە باشتر ئەوەیە کە هەنگاو بندێ بەرەو سەرتاسەری مەبەستمەوەیە هەموو داواکاری خاوەن پێداویستی تایبەتەکان لە هەرێمی کوردستانە بە یەک پاکێج بنێرێ هەرچەنە هەنگاوەکەی ئێوە هەنگاوێکی گرنگە و خۆشەڵی دەستخۆشکەریشی لێکراوە و یعنی ڕنگدانەوەشی هەبوو وەڵامیش هەبوو بووی بۆ ئەمەیان هیچ ئەکەن یعنی ئێوە هەنگاوی داهاتوتانە بێ بۆەوە بە دڵنیاییەوە بەس ئێمە چاوەڕێیەکیم بزانین تا چەند لە سلێمانی موافقە بین چونکە حەو ڕێکخراوی جیا بە چوار حەو ڕێک ئاراستە بە حەو عەقلێتی جیا طبعا هەمیشە مناقەشە دروزە بێشە دروزە بێ بەڵام کە باسی ئەکەین خاوەن پێداسی تایبەت لەسەر موشتێکەوە هەمومان کۆتایی بە هەموو شتێکین بەڕاستی ئەگەر توانیمان لە سلێمانی موافق بووین سەردانی هەولێرمان کرد پێشوازێکی گەرممان لێکرا داواکانیانمان گەیان ئەو کاتە بە دڵنیایی لەگەڵ هەولێر و لەگەڵ دهۆکی شە و لەگەڵ هەڵەبجەشە دائنیشین بۆ ئەی بتوانین لە کوی گشتی ئەنجومەنێکی سەرتاسەری پێک بێنین ئەم ئەنجومەنە خزمەتی باڵای خاوەن پێداویستی تایبەت بکە بەڵام نامانێ فەشەل ببینین ئینشەڵا بدانین لە سلێمانی کە تەواو موفەق بووین کۆمەڵشتمان دەستەبەر کرد توانیمان ڕوومان هەبێ بڵین ئەمەمان کردووە لە ماوەی بۆ نمونە 6 مانگە ئەم ئەنجومەنە ئەو کاتە دڵنیا دەکەمەوە کە ئەم ئەنجومەنە بەردەوامی ئەبێ وە گەورەشە بێت باش من پرسیارێکی وهام نەما بەڵام ئەمێ خۆت بزانم ئەگەر شتێک ما بێ کە من باسم نەکرد بێ پرسیارم لەبارەوە نەکرد بێ خۆت بیخەیتە ڕوو من مژدەیەکم هەیە و داواکاریەکم هەیە داواکارمەوەیە کە سەدان خاوەن پێداسی تایبەت ئەمڕۆ خوێندکارن زۆریان ڕویان لە ڕێکخراوەکان ناوە پێویستیان بە قەرتاسەیە ومێ دەکەم لە دەوڵەمەنەکان کە هاوکاریان بکەن بە دابیکردنی جانتا و پێداویستی و پەڕاوگە مژدەکەشم ئەوەیە کە سپاس بەخوای گەورە 3 ڕۆژ پێش ئێستا یەکەی نیشتەجێبوونەکانی کەمەندامان کە لەسەر دەستی کاقوبات بەڵێنی لەسەر درا خەڵکیی زۆر و تێمە بانگەشەی هەڵبژاردنە ڕاست ناکەن کەمەندامانی هەڵقەڵەتانەوە هەموو شتەکانی لە سلێمانی کۆتایی هات و ڕۆی بەرەو هەورێر بەرەو مۆڵەتی کۆتایی یەکێک بوو لە یەکەمینەکانی ئەوەلینەکانی ئەو 55 پرۆژەیە کە کاقوبات هەفتەی ئایندا کردی بە فشارێک و لەسەر بەڕێوەبەرەکان ڕۆی بەرەو هەولێر بەرەو مۆڵەت زەویمان وەرگرت سایت پلانمان پەسەند کرا ماستەر پلان پەسەند کرا ژینگە ئاو کارەبا ئەرز ئاسمان هەمووی جێبەجێ کرا لە سلێمانی و ئێستا لە ئەنجومەنی وەبەرهێنانە لە هەولێر ئینشەڵڵا چاوەڕوانی مۆڵەتی کۆتاین و بەردی بناغەیدا بنین و بۆ یەکەمین جار لە مێژووی عێراق و کوردستانە شارێکی نیشتەجێبوون دروستەکرێت بۆ خاوەن پێداویستی تایبەت زۆر پیرۆستان بێ هیوادارم هەموو خاوەن پێداویستێکی تایبەت سوودمەند بێ لێی شەو بتوانن ئەوەی کە دڵخوازی خۆتانە جێبەجێ بکرێت بەخێر بێت کاک سامان حسێن بەڕێو لێپرساوی گشتی یەکێتی کەمەندامانی کوردستان خێر بێ سەرچاومان دوومان کردی خێر بێ